Welcome to the Mosaic Tile House. ئەو ماڵە ڕەنگا و ڕەنگە میوانێکی زۆری بۆ لای خۆڕاکێشاوە. چێری پەنا و گۆنزالۆ دۆران 25 ساڵە هاوسەری یەکترن و هەمووی ئەو ساڵانە خەریکی نوێکردنەوە و جوانکردنی ماڵەکان بوونە. هاوسەرم هەندێک کاشی بە قەوارە و مانای قوڵی خۆی دروست کردوون لە ڕاستیدا دەبواە وەک ئەمە بێت، بەڵام دوای شکاندن دەکرێت گۆڕانی بەسەرا بێت. ئەو دوو هونەرکارە هەزاران تیکەی کاشی بەدەستی خۆیان بە جوانی ڕنگ دەکەن، نەک هەر ژووری خۆشوردن، بەڵام هەموو خانۆکە دەڕازێنەوە. لەم دوانەدا ئەوان بە زەوقی خۆیان لەگەڵ کاشی دروست دەکەن. بە ئەم شێوەیە ئامادەیەکەین ئێمە کاشی سازەکەین، ناچارنین بچین بیان کڕین. ئەوینی ئەوان بۆ هونەر وای کرد بە یەک بگەن. He was selling paint. ئەو تابلۆی دەفرشتن و ئەمیش دەمکڕین وە چوومە پێشێ و ماچم کرد وە دوایش ئەو ماچکردنە بوو بەهۆی ئەوە تا 27 ساڵە پێکەوە دەژین. بەڵام گونزالۆ بیر لە پرۆژەی دوای دەکاتەوە. هەڵبەت لە ئەو بیرەدام کاتێک کارمان تەواو بوو لە ماڵەکە دەچینە دەرێ و دەست پێ دەکەینەوە. هاوسەرم ئاگای لەمە نییە، بەڵام جێبەجێەکەین. ئەو دوو هونەرکارە هەندێک کاریان ماوە لە ئەستیدیۆی نێو ماڵ بیکەن. خانمەکە پێی باشە ڕەنگی ڕۆغەنی بەکاربێنن، بەڵام مێردەکەی جۆرێکی دیکەی ڕنگ و سازکردنی شتی نایاسایی پێ باشترە. هەر شەمەیەک بۆ چەند کاتژمێر خەڵک بۆ سەردان بانکێشتن دەکرێن چاو لە دیمەنەکانی خانۆکە دەکەن. ئەوان دەڵێن خۆشحاڵن کە نیشان بدەن چۆن ئەوین بە بیرۆکەی تایبەت و ڕەنجی ڕوون تێکەڵاو لەگەڵ خۆشدەفەنجی ئەوینی هونەر ئاکامی پرۆژەی هەمیشەیی و درێژخانی دەبێت.